بسم الله الرحمن الرحيم لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. السلام عليكم ورحمة الله. برزان خوش حالم لواني نويم لوانكاين تفسير قرآني بيروز بيم وخزمتان بس رزامندي خواهي قولي وهي وادارم ايوي آزي السودي لور بقرن. برزان قيشت بين خزمت وآتا إياك نعبد وإياك نستعين. خوايا تنها وتنها أتودا برستين وتنها وتنها داواي يارمتي لتودكين. وكو قلتمان كاتك ومفعولك ببيش فعل فاعل كوتية لو حالتي معناي حصر ددا وتتنها أتودا برستين يا رب العالمين. إياك نعبد ديار الله عبادتها تعبادات بتشويك تفسير كرا لوانا وكو الشيخ الإسلام رحمة خوالي بدا فرمي كل ما يحبه الله ويرضاه من الأعمال الظاهرة والباطنة مع كمال الحب والخضوع. كواتا عبادات بريتية لهمو أوشتاني كخواي قورة خوشي ديبو بي رازية لا كردوكاني ظاهر وباطن كردوي ظاهر أو ديارة لو كردواني كوا وكو أوقساني كديكين بنية عبادت وهر وكو كردواني كأنزامي دين وكو نويش وكو زكاة دان وكو حد كردن أعمال باطني جوات أو كردواني كوا بدلو درون أنزامي الدين لخوش وستني خوا لترسان لخوا سبحانه وتعالى للتوكل لسر خوا سبحانه وتعالى همو أوشتانا أعمال باطن كواتا أنزام داني همو أو كارو كردواني خواي قورة خوشي ديو بي رازية لا كردوكاني درچي و ناوچي كوالا ضلو درون داهي لقل أو بري خوشويستي أو بري ملكتي لبو خواي قورة سبحانه وتعالى أو عبادته إياك نعبد كواتا بيوست همو عبادت من تنها وتنها لبو خوابي غير الله سبحانه وتعالى يكزر رشاني أوين يكواب برستري كواتا كدلين غير الله حتى بيغمبران عليهم الصلاة والسلام هيت هيكتشيان هيت مخلوقك شاني أوينكوا يكزر عبادتي لو أنزام بدري كواتا خوشويستني بيغمبر صلى الله عليه وسلم تابع لبو خوشويستني خواي قوله سبحانه وتعالى لو يا بيغمبر ما خوش ديو عليه الصلاة والسلام سنك رسول الله كواتا أوش عبادته لبو خواه سبحانه وتعالى جورالي كردني بيغمبر صلى الله عليه وسلم من يطع الرسول فقد أطاع الله هركسيك جورالي بيغمبر بك صلى الله عليه وسلم أو بتحقيق جورالي الله كردي سبحانه وتعالى كواتا همو عبادت بيوست لبو خواي سبحانه وتعالى بهيج شيويك غير الله كس عبادتي لبو أنزام نادرة لو أو كسي كوا كاتي كديت خزمت بيغمبر صلى الله عليه وسلم ضلي ما شاء الله وشئت أوي خوا ديوي سبحانه وتعالى أوي أتوج دتوي بيغمبر صلى الله عليه وسلم تورد بيد فرمي أجعلتني لله ندا آدم كي شريك لقال الله سبحانه وتعالى بل كبلي ما شاء الله ثم شئت أوي خوا ديوي باشان أوي أتو دتوي كواتا همو عبادة كان بيوست لبو خوابي سبحانه وتعالى همو عبادة كان من ملكتي من لبو خوابي سبحانه وتعالى جورالي پیغمبركي صلى الله عليه وسلم جورالي علماء و زانان كوا ميرادگري پیغمبرن عليه الصلاة والسلام پيوست لپيناي خواه سبحانه وتعالى خوشويستن لپيناي خواه رقليبونو لپيناي خواه قل إن صلاتي ونسكي ومحياي ومماتي لله رب العالمين لا شريك له وبذلك أمرت وأنا أول المسلمين كوا تخواي قول فرماما بيدكا بلين
طبعا یەکەم جار فەرمان بە پێغەمبەر دەکات صلی الله علیه وسلم لە دوای ئەویش لە بۆ هەموو ئومەت بڵێ نوێژم هەموو مەناسک و شەعائیرەکانم ئەوەی کەوا لە پێناوی خوای گەورە ئەوەی کەوا عیبادەتە ئەنجامی دەدەم نوێژم هەموو مەناسکەکانی دیکەم ژیانم بەگشتی مردنم هەر هەمووی لە بۆ خوایە سبحانه وتعالى ئەو خوای کەوا لا شەریکە لە پێویستی بە شەریک نییە هەر کردەوەیەک بکەی والعیاذ بالله لە بۆ خوا و لە بۆ غەیری خوا بی خوای گەورە لەناو دەردەچی کەواتە نەک هەر بە کەسێک بە مەبەستی کەسێشکە بیکە نا ئەوەی کەوا لە بۆ مەبەستی کەسێشکە دەکەوە هەر هیچ خوای گەورە قبولی ناکە بەڵکو ئەگەر بە مەبەستی خوا و هەروها کەسێش کەس بکەیە شەریک لەگەڵ خوا سبحانه وتعالى خوای گەورە ناوی دەردەچی ئەنا ئەغنە الشركاء عن الشرك خوای گەورە پێویستی بە شەریک نییە سبحانه وتعالى کەواتە ئەو پەڕی عیبادەت تەنها و تەنها پێویستە لە بۆ خوابی سبحانه وتعالى دوعا و پارانەوەت تەنها لە ذاتی الله بی لۆیە وەکو نمونە کە بەشێک لە عیبادەت وەکو قیمەی عیبادەت کە وەکو پێ الدعاء هو العیبادە ناکرێت و لە غەیری خوا بپاڕێ سبحانه وتعالى ناکرێت لە هیچ کەسێک لە قەبری پێغەمبەران عەلەیهیمۇ الصەلاة والسلام لە قەبری ئەولیا و صالحین نەخێر وإياك نستعين واتە خوایە تەنها و تەنها داوای یارمەتی لە تو دەکەین یا الله دیارە کاتێکەوە لە دوای ئیاکە نەعبود و خوای گەورە فێری کردینە بڵێن وإياك نستعين تاوەکو تێبگەین کە وإياك نعبد و پەرستنی خوای گەورە بەبێ یارمەتی خوای گەورە نابی سبحانه وتعالى بەو شێوەی کە دەبیتە مای ڕەزامەندی خوا ناتوانم پەرستن ئەنجام بدەم مەگەر خوا یارمەتیم بدا سبحانه وتعالى وەکو زانایان دەفەرمون خۆ داواکردنی یارمەتیش بەشێکە لە عیبادەت کاتێکەوە داوای یارمەتی لە خوای گەورە دەکەی و لێی دەپاڕێەوە بەشێکە لە عیبادەت بەڵام لەبەرچی دووبارە بوویتەوە لە دوای ئەوە وەکو زانایان دەفەرمون تەخسیص بعد عام ئەوە لەبەر گرنگیەکەی لە دوای ئەوەی کەوا بە عام دەڵێن خوایە هەموو عیبادەتمان لۆتووە ئەوجا بە تایبەتیش دەڵێن خوای یارمەتیمان بدە تاوەکو ئەو عیبادەتەی کەوا بڕیارماندا هەمووی لۆتووبی بەو شێوەی خوایە ئەنجامی بدەین وإياك نستعين دیارە وەکو پێغەمبەری صلی الله عليه وسلم فێرمان دەکاتن وەکو لەو حەدیثێکەوە ئیمام ترمذی ڕوایەت کرد حەدیثێکی مەشهورە کە ابن عباس خوای گەورە لە خۆی لە بابی ڕازیبی کاتێکەوە لە دوای پێغەمبەر صلی الله عليه وسلم لەو دابەیکەوە پێکەوەن لەگەڵ پێغەمبەر صلی الله عليه وسلم لەسەر پشتی ئەو دابەیە ئەوجا پێغەمبەر صلی الله عليه وسلم لەو کاتێکە ئەو مێر منداڵێکە پێی دەفەرمیتن يا غلام إني أعلمك كلمات چەند شتێکت فێر دەکەم ئیتر یەک لەوانە إذا سألت فاسأل الله وإذا استعنت فاستعن بالله واتە ئەگەر داوات کرد هەر لە خوا داوا بکە ئەگەر داوای یارمەتیت کرد هەر لە خوا داوای یارمەتی بکە سبحانه وتعالى کەواتە إياك نعبد وإياك نستعين وەکو لە چەندین جێگای دیکەش بەو شێوەی لە قورئانی پیرۆزدا هاتیە کەوا پێویستە پشت بە خوای گەورە ببەستی فاعبده وتوكل عليه أو خواب بپەرستە و پشت بەخوا ببەستە سبحانه وتعالى دیارە خۆشەویستان داوای یارمەتیدان ئەسڵ وایە ئینسان داوای یارمەتی تەنها لە خوای گەورە بکە وەکو لێرەدا خوای گەورە لۆمانی بەیان کردیە وإياك نستعين ئیتر هەموو یارمەتی لە هەموو شتێک ئەسڵ وایە ئینسانی مسلمان داوا لە خوای گەورە بکە سبحانه وتعالى بەرەوەی بەڕاستی هەر خوایە سبحانه وتعالى ئەسڵەن پێی خۆشەکەوە بەندەکان داوای لێ بکەن تاوەکو پێیان ببەخشی وەکو لە حەدیث صحیحدا هاتیە ئەگەر دوعا نەکەی و لێی نەپاڕێیەوە وەکو پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمیتن ئەگەر کەسێک لە خوای گەورە نەپاڕێتەوە یەغضب عەلەیه خوا لێی تووڕە دەبی سبحانه وتعالى بەعەکسی بەندەکان کاتێکەوە لێیان دەپاڕێەوە داوایان لێ دەکەی ئەو کاتە تووڕە دەبن بەڵام الله سبحانه وتعالى ئەگەر لێی نەپاڕێەوە تووڕە دەبی سبحانه وتعالى کەواتە هیچ کەسێکیش وەکو الله سبحانه وتعالى دەوڵەمەند نییە و خەزێنەی پڕ نییە لێیە هەر ئەو شانی ئەوە لێی بپاڕێەوە بەندەکان میقدارێک لە مولک لە بۆ مدەیەکی محەدەد پێیان بەخشرایە ئیتر پێویستە داوای یارمەتی لە هەموو شتێک تەنها لە الله بکەین سبحانه وتعالى بەڵام ئەوەی کەوا جائزە لە بەندەکان داوا بکەی وەکو زانایان وەصفی دەکەن یاخود باسی دەکەن لەو بابەتەدا چەند شتێکی محەدەدە ئەوەلاً وەکو خوای گەورە دەفەرمێت وتعاونوا على البر والتقوى تعاون و یارمەتی یەکتر بدەن لەسەر بر و تەقوا لەسەر کاری چاکە و ڕێگەگرتن لە خراپە یارمەتی یەکتر بدەن کەواتە لەو حاڵەتەی
ئەگەر داوا لە شتێک بکەی لە توانای بابرێن داوای شتێک بکەیت لە کەسێک لە توانایدا هەبی ئەوە جائیزە و بشزانی ئەو کەسە پێی ناخۆش نەکە داوای لێ دەکەی ئەوە جائیزە یاخود حەقێکت لای کەسێکە ئەوە هەر تەبەن لەگەڵ چدانێ و داوای حەقی خۆت دەکەی بەڵام حەقێک نییە کەسێک دەزانین دەسەڵاتێکی هەیە توانایەکی هەیە داوای یارمەتێکی لێ دەکەی کە ئەتوو پێویستت پێ هەیە ئەگەر دەزانین لە دەسەڵاتیدا هەیە و پێشی ناخۆش نییە لی داوا بکەی ئەوە اعتیادیە وەکو پێغەمبەر صلی الله عليه وسلم داوای لە هەندێک شت لە هەندێک لە سەحابەکان دەکرد لەبەرەوەی دەیزانی پێیان خۆشە صلی الله عليه وسلم خوای گەورە لێیان ڕازی بی کەواتە ئەوەیان جائیزە بەڵام ئەگەر کەسێک داوای شتێکی لێ بکەی لە دەسەڵاتی ویدا نەبی بە هیچ شێوەیەک جائیز نییە بە تایبەتی ئەو شتانی کەوا تایبەتە بە الله سبحانه وتعالى ڕزق ژیان مردن زەرەر قازانج هەر هەمووی لە دەسەڵاتی خوای گەورەیە سبحانه وتعالى ئەوە جائیز نیە لە غەیری الله سبحانه وتعالى ئەسڵەن داوا بکەی بەڵام جائیزە ئەو مقدارێکەوە لە دەست بەندەکانە شتێک لە دەسەڵاتیداەوە دەزانی پێی ناخۆش نیە قەید ناکە جائیزە لی داوا بکە بەڵام لە کەسی زندیش ئەگەر کەسێک زندیە بەڵام لە لای تو نییە وەکو ئەو کەسانی کە بەڕاستی تووشی ئەو بابەتانە دێن اعتقادێک و بیر و باوەڕێکی زۆری بە فلانە شەخصەیەکەوە ئەو وا تەسەوڕ دەکا وەلیە و خوای گەورەش دەزانین چێ وەلیە بە هەر حاڵ ئیتر ئەو کەسە کە لە لای ویجدانیە لە دووری ویە هاواری وی دەکات طبعا ئەوە شرکە نابی هاواری غەیری الله بکەی سبحانه وتعالى نابی داوای یارمەتی لە کەسێکی غائب بکەی کە بزرە لێت غەیری الله ئەو ئەگەر زندیش بی ئەگەر مردی بی من بابی ئەولا نابی داوای یارمەتی لێ بکەن بەرەوەی گوتمان ئیاکە نەعبود ئەوەش عیبادەتە بەڕاستی نابی لە بۆ غەیری الله سبحانه وتعالى کەواتە دەکرێ ئەو شتە داوا بکەی لە بەشەرێک لە کەسێک کەوا لەلاتە و مەوجودە و زندیە و هەروەها لە تواناشیدایە و دەشزانی پێی ناخۆشنی ئەگەر نا وەکو پێغەمبەر صلی الله عليه وسلم فێری کردینە لا تسأل الناس شيئا حتا بکرێ داوا لە کەس نەکەی وەکو نمونە دەین تۆ دەفەرمی ئەگەر لەسەر پشتی حوشترەکەت بووی ئەو قامچەیە کە لە دەستت بوو بەربەوە داوا لە کەس مەکە بداتەوە دەستت هەرچەندە هاتنە خوا لەسەر پشتی حوشتر و حتا بەسەر دەکەویەوە زەحمەتە و مەشەقەتە دەفەرمی بە خۆت دابەزە داوا لە کەس مەکە کەواتە ئەسڵ وە ئینسانی مسلمان بێت تەکلیف بی ئەسڵ وە ئینسانی مسلمان بارقورز نەبی لەسەر بەندەکانی خوا سبحانه وتعالى بەو شێوەیە و دیاریشە وەکو لە مەفهومی چەندین ئاەت و حەدیث هاتیە بەڕاستی و واقعیش دەیسەلمێنی هەرچەندی بێ داوابی ازهد فيما عند الناس وەکو پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمی يحبك الناس زهدت هەبی بەرامبەر بەو شتانی کەوا لە بەردەستی خەڵکیە زهدت هەبی واتە بێنیاز بە لەو شتانی کەوا لە بەردەستی خەڵکیە يحبك الناس خەڵکی خۆشتی دەوێت بەڵام ازهد في الدنيا يحبك الله هەلە دنیاش زاهد بە بێنیاز بە لە دنیا ئیلا مەگەر حاجەتە ضرورەکانی خۆت نەبی خوای گەورەش خۆشتی دەوێت سبحانه وتعالى بەڵام چەندی داوا لە خوای گەورە دەکەی لە فەزل و نیعمەتی خۆی لە هیدایەت لە ڕەزامەندی خۆی لە بەهەشتی پانوبەرین داوای لێ بکە ئەسڵەن خوا پێی خۆشە داوای لێ بکە سبحانه وتعالى وەکو گوتمە ئەگەر لێی داوانەکەی خوای گەورە لێت تووڕە دەبی سبحانه وتعالى کەواتە بەو شێوە ئیاکە نەعبود و ئیاکە نەستەعین ئەوجا لە دوای ئەوەی کە وەکو گوتمان کە خوای گەورە فێری کردین بەو شێوە یەکەم جار حەمد و سەنای خوای گەورە بکەین وەصفی بکەین بۆی کەوا ربی العالەمینە الرحمن الرحیم مالک یوم الدینە ئەوجا تەوەسل دەکەین ئەوە تەوەسلە بە ئەسما و صیفات ئەوجا تەوەسل دەکەین بە عیبادەتکردنی خۆمان بە تاکوتەنیا لە بۆ خوای گەورە سبحانه وتعالى لە بۆ غەیری الله عیبادەت ئەنجام نادەین ئەوجا داواکاری و مەطلبە سەرەکیەکەمان چییە؟ اهدنا الصراط المستقیم یا ربی خوایە ڕێگای ڕاستمان نیشان بدەی و هیدایەتمان بدەی دیارە صراط المستقیم ئەو ڕێگا ڕاستەیە کەوا زۆر وازحە و ڕۆشنە وەکو هەممان دەزانین کەوا هەر ڕێگایەک ڕاست و ڕۆشن بیتن ئەگەر هەموو خەڵکی لەسەر ئەو ڕێگا ڕاستە بڕۆن تەسادم ڕوونادا بەڵکو هەر کەسە و ڕێگای خۆی دەگریتە بەرەو بەبێ ئەوەی هیچ ئیشکالیەتێک دروست بی بەڵام کاتێکەوە ڕێگا پەناوپێچی تێدا بوو ئەوجا احتمالی تەسادم گەلێک زۆر دەبی لۆی خوای گەورە لە سوڕەتی الأنعامدا دەفەرمێ وأن هذا صراطي مستقيما فاتبعوه ولا تتبعوا السبل فتفرق بكم عن سبيله ئەوە ڕاستە ڕێگای منە هەر ئەو لەسەر ئەو ڕاستە ڕێگایە بڕۆن
مەڕۆنە سەر ڕێزکەکانی تر کەوا هەمووی خوار و خێچن غەیری سرات المستەقیم نەبی لەبەرەوەی دەبیتە مای سەر لێ شێواویتان سەرگەردانیتان لە دنیا و لە قیامەت. ئیتر داوا دەکەی خوای گەورە ڕێت نیشتامدا لە بۆ سرات المستەقیم ئەو سرات المستەقیمەش کەوەکو لە چەندین ئاەت و حەدیث باز کرا بە تایبەتی لەو حەدیثەی پێغەمبەر صلی الله عليه وسلم کەوا ئیمامی ترمذی ڕوایەت کردە نەواسی کوڕی سەمعان دەجێڕێتەوە پێغەمبەر صلی الله عليه وسلم نمونەیەک دەینیتەوە لە ضمنی ئەو نمونەیە باز لە سرات المستەقیم دەکا پاشان دەفەرمیتن فالصراط الإسلام الصراطەکە ئیسلامە کەواتە ئهدنا الصراط المستەقیم خوایە هیدایەتمان بدەی لە بۆ ئیسلام کەوا ڕاستەڕێیە ئەو ڕاستەڕێیە کەوا بەڕاستی سەرێکی لای ئێمەیە سەرەکەی تریان لە بەهەشتە و ڕەزامەندی خوای گەورەیە سبحانه وتعالى وەکو زانایان دەفەرمون لە قەدەر ئەوەی کەوا لە دنیادا لەسەر ئەو سیڕاتە المستەقیمەش بەڕاست و ڕێچی بڕۆی لەو سیڕات و پردەی کە لەسەر پشتی جەهەنەم دانرایە کەوا بەرەو بەهەشتت دەبا ئەوە لە قەدەر ئەوەی کەوا لە دنیادا لەسەر ئەو سیڕاتە المستەقیمە کەوا ئیسلامە بڕۆی کو لێرەدا دەڕۆی لەوێندەش ئەوها دەڕۆی لێرەدا بە گورج و گۆڵی بڕۆی لەوێش بە گورج و گۆڵی دەڕۆی لێرەدا پەناو پێچ بکەی و ئاوەڕ بدەوە لەوێندەش پەناو پێچ و ئاوەڕ دەوێ وەالعیاذ بیلله بەرەو خواردبوونەوە بەرەو جەهەنەمە خوا پەناماندا یا ڕەبی کەواتە لە قەدەر ڕۆیشتنت لەسەر ئەو سرات المستەقیم لە دنیا لە قیامەتیش ئەوها لەسەر پردی سرات دەڕۆی کە پەڕیەوەش ئەو جا بەرەو بەهەشتە لە خوای گەورە دەپاڕێینەوە لەو کەسانە بین کەوا بە گرج و گۆڵی لەسەر سیڕات المستەقیم بڕۆین کە خوای گەورە هیدایەتمان بدا تاوەکو لە قیامەتیش بەو شێوەی بپەڕینەوە بەرەو بەهەشت و برو رزامندي خواي جورا وصلى الله وسلم على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين وآخر دعوانا أن الحمد لله رب العالمين. بسم الله الرحمن الرحيم لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله